تا ڕۆژنامەی کوردستان لە دیاربەکر تا ڕۆژنامەی کوردستانی سمکو تا ڕۆژنامەی کوردستانی سەردەمی قازی ئەمانە هەموویان سەلاحەدین لۆگۆی ڕۆژنامەکەیان بووە. زۆر جاربەر گوێمانەکەوێ ئەو تێت سەلاحەدینی ئەیوبی هیچی بۆ کورد نەکردووە. ئایا چی بۆ کردووە؟ ئەمە زۆر هەڵەیە لە سەلاحەدین خۆی لە بنەماڵەی شەدادی بوو کە بنەماڵەی شەدادی بە ڕەچەڵک ئەشرەفۆلەکراد بوون لە ڕوادی بوون ڕوادی چۆزبانی بوو کە بە نووسراوەی مێژونووسانی ئەرمەنی وەک موساخۆرنی ئەمانە لە ئەسڵا لە هۆزی ماد بوون لەبەرەوە پێیان دەگوتن ئەشرەفۆلەکراد یانێ کوردی شەریف کوردی بان کوردی زۆر بڵند. ئەوە بوو کە سەلاحەدین لە تواشاکەن سەلاحەدین لە دوینە لەدایک وە لە یێرەوانی ئێستا لە ئەرمەنستان باو باپیری سەلاحەدین لە یێرەوان لەدایک بوون. سەلاحەدین خۆی لە وڵاتی عەرەبی گەورە بووە و لەدایک بووە و حیاتی سیاسی سەلاحەدینیش حیاتی عسکەری سەلاحەدینیش لەژێر تورکانە بووە. چاو لێ بکەن باو باپیرت لە وڵاتێکی ئەرمەنی لەدایک بوو بن. خۆت لە وڵاتێکی عەرەبی لەدایک بووبی و لە پەروەردە و کاری سیاسی و عسکەریشت تەک تورکانە بوو بێت تەک تورکمەنانە بوو بێت. بەڵام ئەو پیاوە بەڕاستی ئێمەی ئەمڕۆ ئێمەی کوردێک کە پەروەردەیەکی وامان بێ باو باپیرێکی وامان بێ لە ناو سێ نەتەوەی جیاواز گەورەبین ئایا هەر لە بیرمانە مێنێ کە کوردین؟ سەلاحەدین بەو ڕابردووە لە بیری ماکە کوردە تا ئاخر حیاتی ئاخر کاتی ژیانی چی بە کوردی قسەی دەکرد. سەلاحەدین بۆ یەکەم جار توانی چون خۆی سەرکردەیەک بوو لە شەدادیەکان شەدادەکان دەوڵەتی لۆکاڵیان بوو دەوڵەتی ناوچەییان بوو لە سەردەمی شەدادی و ڕەوادی و مەڕەوانی و حەسنەوەی و هەزبانی و ئەمانە هەموو لۆکاڵ بوون لە هینی کوردستانە بوون لە چوارچەوەی کوردستانە بوون. بەڵام سەلاحەدین دواتر کە سەرجۆقیەکان هاتن تێگەیشت کە ئەم دەوڵەتانە چون بەهێز نەبوون پێکەوە نەبوون دەوڵەتێکی گشتی نەبوون یەک لە دوای یەک لە ناو چوون. سەرجۆقیەکان هەمویانی لە ناو برد. تاکی کورد دەبێ شانازی بە سەلاحەدین ئیجازە فەرموو باوە تەواو بکەم تخوا. سەلاحەدین هەر دەوڵەتێکی گشتی دروست کرد. سەلاحەدین هەر نەتەنیا کوردستانی خستە ژێر ڕکێفی خۆی لە تەواوی شارە کوردیەکان حاکمی کوردی دانا یاگەر تورکێکی دانا خۆی سەرپەرشتیە کرد. سکەی لێدا لە شارە کوردیەکان کوردی دووبارە گەڕاندۆ بە شارەکانی کوردی کە پێشتر تورکمانەکان حاکمیان بوون تەواوی تورکمانەکانی دەرکرد یا لەژێر هینی خۆی قەراریدا و هەموو کوردی تا ئەو هەموو ناوچەیشە فتح کرد و کوردی لە ئاستێکی جیهانی ناساند. قازی القوزاتی جیهانی ئیسلام وەزیری جیهانی ئیسلام سەرکردەی عسکەری جیهانی ئیسلام لە سەردەمی سەلاحەدین بوونە کورد بناو بانگیەکی زۆر باشی پەیدا کرد. سەلاحەدین دووبارە کوردستانی داوە دەستی کورد دەگە سەلاحەدین نەبووایە بەڕاستی ئێستا ئەم جێگایە کە من و تۆ قسەی تەکاکەین لە دەست تورکمانەکانە بوو پێش سەلاحەدین. ئەوەیە کە من واستەکەم سەلاحەدین زۆر ئیشی بۆ کردووە کورد قەرزداری سەلاحەدینە. ئەو پرسیارم دووبارە کەمەوە تاکی کورە بێ شانازی بە سەلاحەدینی ئەیوبیەوە بکات. من وازانم ئەگەر لێگەڕین لە کەیخسرۆ و دیاکۆ و مادەکان کە ئێستا نازانین ئایا بەڕەچەڵە کوردن یا کوردنین تا قەسەرکردەیەک لە جیهانی دوای هاتنی موسڵمانەکان لە جیهانی ئیسلام تا قەسەرکردەیەک کە بە سەرکردەیەکی بەهێزە لەسەر عەرەب و تورکی موسڵمان و هەمویان حکمی کردووە حکمی جاری بووە و هەموو کوردی ئەو کاتە شانازی پێ کردووە و تا سەردەمی ئەخیر هەموو کوردێک حتا جیلی یەکەمی ناسیۆنالیستانی کورد لە ڕۆژنامەی کوردستان لە میسر بگرە تا ڕۆژنامەی کوردستان لە دیاربەکر تا ڕۆژنامەی کوردستانی سمکو تا ڕۆژنامەی کوردستانی سەردەمی قازی ئەمانە هەموویان سەلاحەدین لۆگۆی ڕۆژنامەکەیان بووە و هەموو ناسیۆنالیستێکی کورد تەنانەت هەموو چەپێکی کورد وەکو گۆران و زۆر کەسانێکی تر شانازیان بە سەلاحەدین کردووە. ئێستا سەلاحەدین زۆرتر ناسیۆنالیستە کوردەکان و چەپە کوردەکان شانازیان پێ کردووە پێش 50 ساڵی ئەخیر دواتر ئیسلامیەکان. ئەوەیە کە ئەمە کە ئێستا سەلاحەدین لەلایەن کەسانێک ناشرین بکرێت شتێکی دژەمێژوئیە.